تایبەت بە بارودۆخی ئێستای نینەوە و ئامادەکاری هێزە ئەمنیەکان گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز عیاد تۆفان پسپۆڕی ئەمنی و استراتیژی کە بەسپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. بە خێراتی بەڕێز عیاد، سوپاس کە ئامادەی لەگەڵمان. جارێ بابزانین بە دیدی ئێوە هیچ مەترسیەک لە ناوچەی نینەوە بەدی دەکرێت؟ تحية طيبة لك، تحية لقناتكم برستان وبينراني كردستان. منذ عام 2003 لسالي 2003 وتاكو للأسف العراق زور بداخل هو دائما هميشه تحدث فيه الهزات الارتدادية لكل زلزال عسكري هر بوملزي كي سربازي وابوريش كديت بدو يكترينا بدو يكتري دادين وبشكشن لولاتاني دراوسي وبتايبتي لسوريا وإيران ولبنان ويمن وكاريجريان سر عراق شيء چونکە ناوەندی ئاشکراکردنی ئەم بوومەلەرزانە یەکسەر چاوەیە. ئەمەش ئێران سەرچاوی هەموو ئەو بوومەلەرزانەیە. ئەو هەڕەشەی ئێستا لەلایەن پاڵپشتیکارانی مەرجەعیەتەوە کە بەڕێز حەمیدی یاسری و سەر بە مرجعيتي باڵای شیعەکان علی سیستانیە جەختیان لۆ کردووەتەوە کە هەر کام لەو شەڕکێرانەی پاڵپشتی مەرجعیەت دەکەن لە یەکەکانیان بگوازرێنەوە پەیوەندی بە کۆمەڵەیەکەیەکی دیکە بکەنەوە. تەنانەت گوتی ئەگەر پێویست بکات بەبا بێن بۆ لامان بۆ ئەوەی بەخێرایی بگەن سەبارەت بە ناوچەی بەعاد تا دەگەیتە حەضەر و سەلاحەدین و ئەنبار و تەواوی ئەو ناوچەیە. ئەمە ناوچەیەکە دابڕێنراوە بۆ شەی ئەمنی تێدا. ئێمە کاتێک شەڕی داعشمان کرد نەمانتوانین داعش تەواوی لە نێو ببین، بەڵام جیاوازیەکە ئەوەیە کە زۆربەیان گەڕانەوە سووریا و بە شێکشان گەڕانەوە بیابانەکان و دەوروبەری شارەکان و تەنانەت شاخ و دۆڵەکان. ئێستا بارودۆخەکە جیاوازە. لە دوای ساڵی 2014 سنووری عراقی بارودۆخێکی دیاریکراوە، بەڵام لە دوای دو ساڵی 2004 تێپەڕنی چەند ساڵێک لەڕووی سەربازیەوە توند و تۆڵتر کرایەوە. بە نمونە بەشێکی لێیە کە ئێستا قوڵایەکەی 3 مترە دیوارێکی لەسەر دروست کراوە. بە هەمان شێوە کامێرە چاودێری لێدانراوە بوردی چاودێری و ئەم بابەتانی لێدانراوە. ئێستا سنوور پارێزراوتێرە. ترسناکەکە ئەوەیە کە هەندێک زیندانی لە زیندانەکانی داعش ئازاد کراون. ئەمانە پێشتر ئەندامی ڕێکخراوی داعش بوون. جگەلەوەش هەندێک لە خێزان و خانەوادەکانی داعش ئازاد کراون لە کەمپی هۆڵ. ئەمانە ئوستاز عیاد ئەمانە بوونەتە مەترسی؟ التهديد ليس بمعنى التهديد هرشكا واتي أوني هرشيكي استراتيجي حقيقة يجب أن نقولها. داعش لم تعد أويك داعش استا أو هزينما هزي أوينما وكا قندك زاقيركا نكشارو أو قضاء أو بابن شارة ديو بارزقاق زاقيركا بلام هميشه سرتاوي مترسية أما ترسية بوسر هزا أمنيكان سلا حكومتي فيدرالي بيت ياخد بوسر حكومتي هريمي كردستان سنك داعش مترسية زقلا وجدا داعش خانەیەکی شێرپەنجەیە پێویستە بەوەردرێت. ئێمە تا ئێستا ئەو کارەمان نەکردو. تەنانەت ئەو کاتەی ساڵی 2017 سەرکەوتنیشیان ڕاگەیاند ئەم کاریان نەکرد. ئەوەی من بۆ خۆم بینیومە لە ئۆپەراسیۆنەکان لە دابەشکردنی یەکە سەربازیەکان و یاڵەکانی بەرەنگاری بەڵێ زۆر بەهێزن. داعش توانای ئەوەی نییە نەبە مووسڵ بگات نەبە هەر پارێزگایەکی دیکەی وەکو ئەنبار. بەڵام شتێکی دەبێت لە بەرچاومان بێت. پێویستە ئەم هێڵانە بەهێزتر بکرێن، دواتر وەریایەکی زیاتر هەبێت بۆ ئەمانە و ئەم تاوانبارانە زیاتر نێنە نێو عێراق و نێنە قوڵای عێراق و بەتایبەتی لە مووسڵ و ئەنبار. خاڵێکی دیکەی زۆر گرنگ هەیە پێویستە چاودێری بەردەوامان هەبێت. چاودێری لە هێڵەکانی پشتەوە کە کەوتونەتە دواوەی سنوورەکان. بەڕێز عیاد بە کورتی نەبوونی هێزێکی نیشتیمانی یەکگرتوو لە عێراق و بەتایبەتتر لە نینەوە کاریگەری لەسەرەوە دروست کردو مەترسیەکان زیاتر بکات؟ طبعا
بەدڵنیایی و مەترسی دروستکە. الآن الوضع اختلف ئێستا بارودۆخەکە جیایە، من ئەمە بە ئەمانەتەوە دەڵێم. ساڵی 2004 بارودۆخێکمان هەبوو، ئەو کاتە دوای ئەوەی داعش سەرکەوتوو بوو لەوەی مووسڵ داگیر بکات لە ڕێگەی چەند کەس 300 ئەندامی داعش توانیان مووسڵ داگیر بکەن. جگە لەوەش لەوێش پێشکەوتن ئەو کاتەی داعشەکان هاتنە پێشەوە لە بەعازەوە هاتنە مووسڵ کە 5 کیلۆمتر بوو، هیچ فڕۆکەیەک بەسەر ئەو ناوچەیە نەفڕی، نە لە عێراق نە لە وڵاتانی دیکەشەوە نە لە وڵاتانی هاوپەیمانان و ئەمریکا. خاڵێکی دیکە هیچ پلانێک نەبوو، مەبەستم لە پلان ئەوەیە پلانێک نەبوو بۆ ئەوەی جێیش خۆڕاگر بێت. تۆ ئەگەر بەرەی ڕاستت لەدەستدا بووە بەرەی چەپت لەدەستدەدا، ئەگەر وەتە بۆ شێوازە بوو هیچ کامێک پاپشتی ئەوەی دیکەی نەدەکرد. کاتێک هەردوو وڵات لەدەستدەدا تۆ دەبوایە پلانێک تێبەتی لە ناوچەی ئەبوو سێف، بەڵام کاتێک هەموو شتێک لەدەست دەدەیت دەبێت دیسانەوە پلانێکی بەرگریت هەبێت لە حەڵدەرەوە لە بێزی و لە تەواوی ناوچەکان. بەڵام تۆ بشکیت و ڕابکەیت لە مووسڵەوە ڕابکەیت بۆ ڕای بۆ گەراجی عەلاوی و بۆ دووری زیاتر لە 500 کیلۆمتر، ئەمە بەڕاستی هەڵەیەکی زۆر کوشندە بوو. ئەمە بەواتای وشە شکست بوو. ئێستا چاو بە هەموو پلانەکانی بەرگریکردن لە مووسڵ دەخشێندرێتەوە و باس لە پلانەکانی بڕکردنەوەی هێڵەکانی بەرگری و هێڵەکانی کشانەوەش دەکرێت. ئەمە لە بەرچاو گیراوە. ئێستا دارێکی دیکەیە کە سەربازیەکان دابشکراونەتەوە، بەڵام ئەوەی ماوەتەوە وریایی، ڕاهێنان، ئاگداری، خۆڕاگری و ڕانەکردن. خاڵێکی دیکە زۆر گرنگیش ئەوەیە پێویستە یاسا بپارێزن. ئەو کەسەی ڕادەکات یان شکست دەهێنێت پێویستە ڕوبەڕووی دادگایەکی سەربازی بکرێتەوە و لە زۆر سپاس بەڕێز عەیاد تۆفان پسپۆڕی ئەمنی و ستراتیژی کە ئامادە بووی. سپاس.